إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، بإذن خواهي پروردگار ئەمڕۆ چینە سەرباسی قاعدەی 23 لە قاعدە قورئانیەکان، یاسای 23 لە یاسا قورئانیەکان کە ئەویش بریتیە لە والذین جاهدوا فينا لنهدينهم سبلنا، ئاەتی 69 سورەتی عنکەبوت. بەڕاستی ئەوانەی کە لە پێناوی ئێمەیە کۆشش ئەکەن، ئێمە ئەیان خەینە سەر ڕێباز و ڕێگای خۆمان. هەر کەسێ لە پێناوی خوایە کۆشش بکە، خوای پەروەردگار ئەیخاتە سەر ڕێگا ڕاستەکە، ئەو ڕێگایی کە ئێمە زۆر جار باسیەکەین و جەنابیشتان هەموو جارێ لە سوورەتی فاتیحایە ئەڵێن ئیهدینا الصراط المستەقیم. دیارە ئەم ئاەتە ئەتوانی بڵێ وەکو وەڵامێکە بۆ پرسیارێک لە سەرەتای ئەو سوورەتەوە. خۆی طبعاً سوورەتی عنکەبوت هەر هەمووی 69 ئاەتە. سەرەتاکەی بەوە دەسی پێکا کە خوای تەعالە ئەفەرمێ ئەلیف لام میم ئەحەسیبە الناس ئەن یوترەکوا ئەن یەقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. ئایا خەڵکی وا ئەزانن کە تەنها بڵێن ئیمانمان هێنا، باوەڕمان هێنا و تەواو ئیتر هیچ تاقی ناکرێنەوە تەواو؟ نەوەڵڵاهی وان نییە. ئێمە ئەوانەی پێش ئێوەمان تاقی کردوتەوە، ئەوانەی پێشوانمان تاقی کردوتەوە، ئێوەش تاقیەکەینەوە تاوەکو بزانرێ کێ ڕاستگۆیە و کێ درۆزنە لە ئیمانەکەیە، تاوەکو دەرکەوێ کێ لەگەڵ خوای ڕاستەکە و کێش درۆوەکە. یعنی ئەم ئاەتە طبعاً ئەوە دەرەخا کە هەمومان تاقیەکرێنەوە. ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات. تاقیەکرێنەوە هەر هەمووتان بە هەموو جۆرەکانی تاقیکردنەوە کە لەم دنیاە خەڵکی تری پێ تاقی کراوەتەوە، ئێوەش تاقیەکرێنەوە. ئێمە هەمومان بڕیارە تاقی بکرێنەوە، بەڵام چۆن ڕزگارمان ببێ؟ ئەصحابە زۆر جار ئەم پرسیارانە پێغەمبەرە کرد صلی الله عليه وسلم. کاتێ پێغەمبەری خوا باسی قیامەتی بۆ کردن و علاماتی قیامەت، سەحابەکان ئەیانوت قیل من نەجات یا رسول الله، قیل من نەجات، چۆن ڕزگارمان ببێ؟ جا خوای تەعالە وەکو چۆن بڵێ وەڵامی ئەم پرسیارە باتەوە، خوای تەعالە ئەفەرمێ والذین جاهدوا فينا لنهدينهم سبلنا. حەزەکەن بزانن چۆن ڕزگارتان ئەبێ لەسەر ڕێگا ڕاستەکە لا نادەن بەم لاو بەولایە کە هەفتەکانی پێشوو باسمان کرد. حەزەکەن بەوە ئەبێکەوە لە پێناوی ئێمەیە کۆشش بکەن، لە پێناوی ئێمەیە جیهاد بکەن. ئەو کەسانەی کە لە پێناوی خوای پەروەردگارە جیهادەکەن، بەڕاستی ئەوانە خوای تەعالە هیدایەتیان ئەدا، تەوفیقیان ئەدا، سەریان ئەخا بۆ سەر ڕێگا ڕاستەکەی خوا. لەبەر ئەوە پێویستە هەموو مسڵمانێک یان هەموو کەسێک کە ڕێگایەکە گرێتە بەر بزانێ لەنا ئەو ڕێگایە چی هەیە. خوای تەعالە ئەیەوێت لەسەر بەسیرە ئێمە ئەم ڕێگای خوا بگرینە بەر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تەعالە پێ فەرمێ پێیان بڵێ
ئەم ڕێگایی کە من و ئەوانەی شوێنم کەوتن گرتومانەتە بەسەر لەسەر ینی لەسەر بەرچاو ڕۆشنی ئەیگرینە بەر ئەبێ بەرچاوت ڕۆشن بێ کاتێت و ئەم ڕێگایە ئەگریتە بەر بەرچاو ڕۆشن بی دڵنیا بە کە تاقی ئەکرێتەوە ئەوە مەسئلەکەیە لەسەر ئەم ڕێگایە هەنێک کەس ئەگەر وا تێبگا هاتە سەر ئەم ڕێگایە ئیتر ناڕەحەتی توش نابێ تاقیکردنەوەی توش نابێ نامرێ خزمەکانی نامرن باوکو دایکی نامرن مناڵەکانی نامرن برای نامرێ خوشکی نامرێ هاوڕێی خۆشەویستی نامرێ ناڕەحەتی نابینێ برسێتی نابینێ تاقی ناکرێتەوە بە کوردی بە هەموو جۆرەکانی تاقیکردنەوە ئەگەر وا تێگەیشت بێ هەر باز و وازی لێ بێنێ وەڵڵە وان نییە خوای تەعالا لە سەرەتاوە فەرمێ وان نییە ئەخرانێ کەسێ وا تێگەیشتووە نەتان بیستوانێ کەسێ دەسەکاتە نوێژ و دوای وازی لێ تێرێ ئەڵێ وەلا لەو ڕۆژەوە دەسم کردە نوێژ ئیتر تووشی ناڕەحەتی بم ئەی من بۆیە نوێژەکەم تا ناڕەحەتنی نەبینم وانە بە نوێژکردن ناڕەحەتەکان لا ناچێەوە بە نوێژ نەکردنیش لا ناچێ بەڵام بە نوێژکردن و بە تاعەتی خوا تۆ لەسەر ئەو ڕێگایە کە خوا دایناوە مرۆڤایەتی لەسەر بن لا ناچیت تۆ ئەو نوێژە ئەبێتە هاوکاریت ئەو تاعەتی خوا ئەبێ بە هاوکارت ئەبێتە یارمەتی دەرت بۆ ئەوەی لە ڕێگاکە لا نەدەی ئەوە مەسئلەکەیە خۆشەویستەکانم ڕێگای ئەم ڕێگایی کە ئێمە گرتومانەتە بەر لە پێناوی ئەم ڕێگایە پێغەمبەران ماندوو بوون لە پێناوی ئەم ڕێگایە شوێنکەوتووی پێغەمبەرەکان ماندوو بوون بگرە لێیشان کوژراوە لە پێناوی ئەم ڕێگایە ئەم ڕێگایە ئاسان نییە خۆشەویستەکانم ئەم ڕێگایە قوربانی ئەوێ ئەوەی کە خوا بە تۆ بەخشوێتی خوای تەعالا داوات لێ ئەکات تۆ جارێکی تر لە پێناوی خوایە لێی ببەخشیتەوە تاوەکو خوای تەعالا زۆر گەورەترت پێ بدە خوای تەعالا نەفس و پارە و سەروەت و سامان و ئەمانەی بە تۆ بەخشیوە داوات لێ ئەکات تۆ لێی ببەخشی جیهاد بکەی کۆشش بکەی بە نەفس بە ماڵت بە هەموو ئەوەی کە هەتە تاوەکو خوای تەعالا لە پێناوی ئەو کۆششکردنە کە تۆ ئەیکەی بە ماڵ و بە نەفس خوای تەعالا زیاترت پێ ببەخشێ خوای تەعالا بەهەشتێکی هەتاییت پێ ئەبەخشێ ئەوەیە مەسئلەکان خۆشەویستەکانم پێغەمبەران هاتوون خۆیان قودوە بوون لە پێناوی ئەمە خۆیان لە پێناوی ئەمە ناڕەحەتیان کێشاوە دەربەدەریان کێشاوە و هەموو ئەوەی کە مرۆڤایەتی ئەی کێشە لە ناڕەحەتەکان ئەوان بە چەند قات کێشاوانە یعنی ئێمە لەوانەیە تا ئەم دەقا هەمان بێ لەوانەیە کەسی نەمرد بێ لە کەسە زۆر نزیکەکانی بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک مناڵی بۆ نەماوەتەوە لە فاتیمە زیاتر و فاتیمەش خوای تەعالا پێی ئەفەرمێ لە پاش خۆت یەکەم کەس لە ئەهل و بەیتەکە دەگا پێتە فاتیمەش دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم بە 6 مانگ وەفاتەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە وەفات ئەکا براینە نەک هیچی نییە بەڵکو خەرزارە بە قەرزاری وەفاتەکە و ئەو قەڵغانەی کە لە جیهادا بەکاری هێناوە خستوێتە بارمتە لە لای کابرایەکی جوولەکە لە پێناوی لە باتی قەرزێکە یان لە باتی چەند تەنەکە جۆیەک چەند تەنەکەیەکی جۆ قەڵغانی جەنگەکەی خستۆتە ڕەهن خستۆتە بارمتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێگەشتۆ کە ئەم دنیاە ئەگەر دەوڵەمەند بێ ئەبێ بەجێی بێڵی ئەگەر کەسوکارت هەبێ ئەبێ بەجێی بێڵی ئەگەر بە فەقیر و هەژاریش بیبەیتە سەر هەر ئەبێ بەجێی بێڵی ئەگەر هەموو ئەم دنیاە ملک کوڕی تۆ بێ برای تۆ بێ عەشرەتی تۆ بێ ئەبێ هەر بمری کوان ئەوانەی کەوا وایە نەکرد 1000 کەس بەم لایە کەسوکاریان لەگەڵیانە بوو وایە نەکرد 1000 کەس لەگەڵیانە بوو لە پاش و لە پێش بە هەزاران خەڵق لە دوایەوە بوون کوان ئەو کابرایە کە 7 ملیۆن کەس ئەیوت من فیدایی سەدامم کووە چی بەسەرهات سوودیان هەبوو بۆی ئەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە بە جوانی تێگەیشت بوو و پێغەمبەران و پیاوچاکان و ئەیانەوێ خەڵکیش فێرکەن کە تۆ لەم دنیاە میوانی ئەوەی هەتە مڵکی تۆ نییە تەنها ئەدەواتی تاقیکردنەوەکەیە دوای ئەوە لە قاعەکە ئیمتحانەکە تەواو بوو دەرەچی بەدەست تۆ نییە نە قەڵەمەکەت نە وەرەقەکەت نە هیچ
ڕەحلەکە ئەبی بەجێ بێڵی و دەرئەچی لە قاعەکە تەواو ئیتر چاک جواب بدەیتەوە یان خراپ جواب بدەیتەوە ئەبێ بەجێ بێڵی ئەمە دنیایە ئەبێ ئێمە ئاوا تێ بگەین لەم دنیایە ئەگەر وا تێنەگەین دوایی ئەمرین بەڵام بەسەر شۆڕی ئەمرین جا خوای تەعالا ئەوێ وەڵامی ئەم پرسیارەت باتەوە کە تۆ چی بکەیت تا سەرکەوتوبی والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا هلا بروي پیغمبر صلى الله عليه وسلم لحديث صحيح أفرمي حجبت النار بالشهوات وحجبت الجنة بالمكاره دور بري طبعا للروايات ترى حفتا للروايات بخاري مسلمة حجبتا پیغمبر خاص الله صلى الله عليه وسلم دور بري اگری جهنم دراوه بشهوت و آرزو حزکان اوی که انسان حزیلیه که ظاهر هل خلطين راكا دور بري جيراوة ودور بري بهشتش جيراوة بنا راحتي كان بنا خوشي كان بويا إنساني مسلمان أزاني أم توزيك ماندو أبيان توزينا راحت أبيان بيانيان زو الله سي كخلق هموي لتوي جايت دنيا سادة أم هل أسيتو بان خويا داتا لاو كاربان نيو آوي قرم نيو أمروات دزنيو جاكريان أقل بيويسي بخوش وردن بي خوي أشوا وأروابو مزقوت أمنا راحتيانا ولم جورنا راحتيانا تريش كدية الريقاي همو أمانة خوشي سكانم راس أمنا خوشي تيايا ظاهركي بلام أمد دورو بري بهشته أمدتي أبريني أجتا بهشتو أو رابوارنا ظاهرية كهيا أو لذتو تشيجة ظاهرية كهيا كل الراسية يعني أو تشيجة أولنية كل الراسية بلي زور خوش بيه يعني اواني كعرق خورن شي لذتك لمن تو زياتر بني اما خواردنك اخو خواردنويك اخوين حلاله او خواردنويك اخو حرامه انك او طاله بيسه بوغنا انك اما باكه وشيرينه وخوشه والله انك او حرامه انك اما حلاله حرامك جوانو بوتو ظاهرك يكي نزاني الله اما جوانه اويا شهوتك خلطان تيتي كابرا غشتي براز اخو برازي بيس يعني تماشاك براز بوهم بيسيا او اخوا بلام امام مر كاور مثلا اگر هز زورتر رويت مثلا حيولاخ كي باكوكو مانغاوكو غا يعني ما فرق كي تماشاك يعني خو مشر غوشت خوين او شر غوشت خو بس او بيسك اخوا شهوتك جواني كردو طول لاي واذاني وجوانا سبحان الله او زناك بزنا وبالريقاي حرام خوي تيركا يمش بجنهنانو بالريقاي حلال خومان تيركين كم من بردمانتوا او توشي نخوشي بيس انواع واشكال خرافه ابي مش باكو خايبنو مالو منالكي باكو ركو بيك يعني سير كا خوش بسكن او شهوتي اي شهوتي خوي لقل نيرا تيركا نير لقل نيرا ومير لقل ميا ك حيوان شوانيه حيوان كان شوانين بلام ايما بوشيوا اجين كخواي تعالى جنی بۆ پیا دروست کرد و پیاوی بۆ ژن دروست کرد و خێزان دروستەکەین و ماڵ و مناڵ دروستەکەین کامیان پاکە کامیان جوانە بەس چی ئەوە شەهوەتەکەیە ئارەزۆکەیە ئارەزۆ لارەکەیە لێ تێقەڵبوونەکەیە بەسینەکە ئێمە پاکەکەیە بۆیە والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا بەڵام ئەوانەی تر نە لە پێناوی ئەم ڕێگایە پێغەمبەران ماندوو بوون هەشیانە کوژراون بەڵام کوژراون بە سەربەرزی و یەکسەر او كشتنا يكسر نقله بيبو بهشت يكسر هو كشتن چيه تو هر امري بجلطيه بمريو بكشتني لبيناي خويا بمري كشتنكي بيناي خويا ايش شيدي ازاري شيني جلطك ايش وازاري شي بيغمران لبيناي امنا راحتيان بيني وماليان صرف كردوا براينا شلون كوتو بيغمراني شوابون تماشاك صحابه كاني بيغمري خاص صلى الله عليه وسلم بيغمري خاص صلى الله عليه وسلم بيوسي بباريه بيوسي اسلام بيوسي بباريه اخر براينا اگر پاره ندري امز گوته دروس ناكري اگر مسلمانان همت نكن امز گوته دروس ناكري خو حكومت نا دروسي كابو يما من لكورتا فيديو كا اون بلاو كردو لسليماني ويسيان مز گوته دروس كان خلقي قركيك لسليماني مسؤوليك ما نعبو نيلا جاوتان الروين ريغاي سليماني كلا رجرين او رجايا واديت سليماني درجه خلقك كان هنا كان جاء مسؤول الزاني باني هندي لبياو معقولان وخلقي قرق كيكر كوا امام كانوا دانشين ما بيكم مشاوره يبكين وتبابت كي ضروره مزقوت او مزقوت لم لا ولولات انا وهي وبو جمعه بتشن بو نوش كان يترشتان لما لابكن كي او ضروره يعني كي اما ضروره تو الا حمون يوش كان لما مزقوت بكي
یەکێک لە پیاو معقولانی ناو ئەو جەماعەتە وتی کاکەی بەرپرس وتی بەڵێ وتی موچەکەت چەندێکە تۆ يعني مثلا ئەو وتی ملیۆنێکە بۆ نمونە يعني ملیۆنەکە نمونەی خۆمە وتی ملیۆنێکە وتی موچەکەت ملیۆنەکە وتی بەڵێ وتی ئەگەر ئێستا لە دائیرەیەکی تر یان لە کۆمپانیایەک یا لە شوێنێکی تر 27 ملیۆنت پێ بدەن ماڭانە تۆ هەر لەسەر ئەم ملیۆنە ئەمێنیت و لێرە ئەمێنی یا ئەڕۆی بۆ ئەوە 27 ملیۆنە کە ئەو کۆمپانیا پێ تێدا وتی وەڵا چم بۆ ئەوێ دەیوتی کاکە نوێژەکە ئێمەش وایە نوێژی ماڵ یەکە بەڵام نوێژی مزگەوت 27ە ئەمە حەقێکی قانونی و شەرعیە ئەترەویش پێکەنی و مەجبور تەسلیم بێ تۆ قسەیەکی عاقڵانەت هەیە ئەو پێی نییە ئەو قسە عاقڵانەیە بۆیە بەڕێزانم لە پێناوی ئەمە ماندووبوون بنراوە ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێناو ئەمە ماندوو بوون کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لێکردن پارە کۆ بکەنەوە سەحابەی وا هەبوو چوون نیوەی ماڵی لە ماڵا چەندێکی هەیە یەک نیوەکەی بە کاملی هێنا بۆ نمونە ئەگەر دەفتەرێکی بوو بێ لە ماڵا هەڵی گرت بێ 50 وەرەقەی هێنا خستێ سەر ئەو هینەی کە ئەو بەڕێی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایخست بەڵام ئەوە عومەر بوو مەسەلەن بەڵام ئەبوو بەکر ڕۆشت هەرچی خڕ کردووە جارێکی تر هێنای خستێنا ئەو بەڕێە هەرچی خڕ کردووە ئەوە یەکەم جار نەبوو ئەبوو بەکر ئەوە بکە ئەوە سێم جار بوو ئەبوو بەکر هەر هەموو پاشە کەفتەکەی بێنێ لە پێناوی ئیسلامە داینە هەر هەمووی ئەخر بۆیە ئێستا ئێمە کاتی ئەڵێن ئەبوو بەکر تەواوی تر کەس ئەوەستین تەواو چونکە ئەبوو بەکر چەند جار ئامادە بووە هەرچی ماڵی هەیە لە پێناوی خوایە سەرفیکە جگە لە نەفسیشی کە هەموو کاتی ئامادە بووە بەختی کە لە پێناوی خوا و لە پێناوی ئەو پێغەمبەرەی کە خوا ناردوێتی ئیمامی عوثمان لە کاتی گرانیە کە نان نەبوو خەڵک بیخوا نان نەبوو ئیمامی عوثمان ئامادەیە 600 بار ببەخشێ لە پێناوی خوایە تاجرەکان هاتن وتیان بە چەند ئەیفرۆشی چەندێک یەک کۆمەڵێکیان وتیان ئێمە 5% زیادت پێدەین 5% یعنی قازانجت پێدەین وتی نایدەم زیاترم پێدراوە کۆمەڵێکی ترا وتیان ئێمە 10% زیاترت پێدەین یعنی قازانج فەرمووی زیاترم پێدراوە وتیان کێ هەیە لەمە زیاتر ناتوانێت لەمە زیاتر بدا هیچ کەسێ لەم زروفە ناتوانێت لەمە زیاتر بدا وتی بەڵێ من 1 بە 600م پێدراوە ئەویش خوای پەروەردگارە بڕۆن ئەم 600 بارە هەمووی تەوزیع کەنە سەر مسلمانانە بۆیە مەدینە ئەو ڕۆژە فەقیریتیان نەماتەوە ئافرەتانی مسلمان کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیلالی نرد بە چارۆکەکەەوە بەناوێنە ئەگەڕا ئافرەتی وا هەبوو هەموو بازنەکانی لەسی دەرەکرد ملوانکەکەی دەرەکرد گوارەکانی دەرەکرد ئەیخسە ناو بەڕەکە ئەیزانی بەوە بەهەشت دەباتەوە ئەی خۆ ئەم دینە ئاسان نییە ئەو بەهەشتە ئاسان نییە ئێمە وا بزانین کە بە ئاسانی دەستەکەوێ بە ئاسانی دەست ناکەوێ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة خوای تعالی بەو بەهەشتە چی لە تۆ ئەکڕێ بەهەشتت پێدا لە بەرامبەرە چی لێ ئەکڕێ لە بەرامبەرە ماڵ و نەفسی خۆت ئەیدەی تاوەکو بەهەشت بکڕی يقاتلون في سبيل الله فيقتلون ويقتلون ئەوان نەک تەنها پارەیان نەدا ئەوان ماڵیشیان خۆشیان ئەدا خۆشیان ئەبەخشی لە پێناوی خوای پەروەردگارە ئەمە وعدی خوایە هەر کەسێ ئەگەر ماڵ و سامانی لە پێناوی خوایە ببەخشێ خوای تعالی وعدی داوە وعدا عليه حقا في التوراة والإنجيل والقرآن وعدی داوە خوای تعالی کە بەهەشتیان پێ ئەدا ومن أوفى بعهده من الله کێ هەیە وعدی لە خوا ڕاست گۆتر بێ کێ هەیە ئەوەنەی خوا بەوەفا بێ بە وعدی خۆی خوای تعالی وعدی داوە فاستبشروا دەی مژدە بێ مسلمانان ببيعكم الذي بايعتم به بو كرنو فروشنا بو تجارتك ايويكن كمالو خوتان نفسي خوتان ادن لبيناي خوايا تاوكو بهشتان بيبدا او مجدبي بو او كساني كواكن وذلك هو الفوز العظيم براسي او بردنوا قورك اما جاري وايد ضلمان خوش تيبيك لتيبيك ترباتوا فريق عراق كاس خليجي بسوبين جيبر خوشه يعني خوش وڵاتەکە بس ئەوە چییە يعني کاس خەلیج چییە تەوا هەر ئەو دەقە و بردیەوە تەوا چی يعني چی گۆڕی لە ژیان چی گۆڕی لە حەیات ئەو بردنەوەیەکی يعني کاتیە وەقتێکی کاتیە بۆ نمونە تۆ هەر بردنەوەکانی تر تۆ دڵ تاوە کچێکەوە زۆر حەزەکەی بیخوازی
کچێکە دڵی هاوە کوڕێکەوە زۆر حەزەکە شووی پێ بکە شووی پێکردتەوە بوون بێت لەزەتێکی کاتیە شتێکی کاتیە تۆ حەزەکەی سیارەیەکی مەسەلەن بۆ نمونەوانەی کە تۆ زێدەسیانە ڕوا حەزەکەن سیارەیەکی لەکسس یا سیارەیەکی بۆ نمونە ڕەنجۆڤەر یان ئەوانەی کە هەیە لە حەزەکات دەستی کەوێ حەزەکەت چاکترین ئاخر مۆدێلاتی دەستکەوێ دەست کەوت بەخوا هەر ئەوە نەخۆشە ئەو ئێوارەیە دوای ئەوە سەیرەکە هێر وەکو ڕۆژەکانی ترە ئەم بردنەوانە کاتین خۆشەویستەکانم بردنەوەیەکی کاتین ئەوەی حەزی لە مناڵە ئاواتی ئەوەی ئەڵێ بەس مناڵێکم بێ بەس کە مناڵی شێبێ سەیرەکە هێر احتیاجی ینی هەر لەزەتێکە کاتیە ئەڕوا نامێنێ بەس ئەوەی کە ئەبێنێتەوە ئەوەیە کە خوای تەعالی ئەفەرمێ ذلك هو الفوز العظيم ئەوەیە کە بۆت ئەمێنێتەوە بۆیە خۆشەویستەکانم لە پێناوی ئەم ڕێگایە حەقە ئینسان ماندوو ببێ حەقە ئینسان پارە سەرفکە برا ئێستا بڕۆ قەنەفەیەکی ئاخر مۆدێلات بکڕە بە 50 وەرەقە بهێنە ماڵ چی لەزەتێکی هەیە چی لەزەتێکی ئەو پەڕێکێتێت دەستان خۆش بە وەڵڵای ماڵەکەتان جوانە ڕۆژێک دێ بەجێ تێڵ ئەو کەسانەی کە ماڵی جوانیان هەیە خانووی جوانیان هەیە سیارەی جوانیان هەیە سەیرەکەی مردنەکەی زۆر قورسە وەکو مردنی کەسێک فەقیر نییە کە هیچی نەبێ بۆچی قورسە ئەمە هەر لە دنیا چونکە تو خەفەتە خۆی کە بەجێ ئەتێڵی دائما خەفەتە خۆی دائما ئەترسی بەجێی بێڵی و بەجێشی دێڵی وطبعا ولا قیامەت شەباسی مەکە بەهلول بە هارون ڕەشید وتی چووە سەر کورسەکەی هارون ڕەشید تۆزێ دانشت تۆزێ لەسەر کورسەکە دانشت حرەسەکان و حیمایەکان بینیان ڕۆیشتوتە سەر کورسەکەی هارون ڕەشیدی خەلیفە دانشتووە گرتیان ئەمەنیان لێدا ئەوەنیان لێدا ئیتر دەسوقاتیان هەمووی کوتا بوو کاتی هارون هات سەیری کرد هارون بەهلول کەوتووە و حاڵی ئاوایە وتیەوە بۆچی وتیان ڕۆیتە سەر کورسەکەی تۆ دانشتووە ئەیوتی بەهلول بۆ چوویتە سەر کورسەکەی من دانشت وتی وەڵا حەزم کرد تاقیکەمەوە بزانم من 2 دقە چوومە سەر کورسەکەی تۆ دانشتم ئەوەنە لێدانم خوارد ئەی تۆ چەند ساڵە هایتە سەر ئەم کورسیەوە دانشتیتە ئەبێ لە قیامەتا چیت پێ بکەن ئەبێ لە قیامەتا چیت پێ بکەن من 2 دقە دانشتم ئاوا تێم هەڵەدەن ئەی تۆ لە قیامەتا بێ چی بکەی هارون ڕەشید دەستی کرد بە گریان بۆیە زۆر خۆشە ئینسان پێشی خۆی شتەکان بخاتە پێشی خۆی نەفسی ماڵی لە پێناوی خوایە هەرزان بێ لە لای زۆر ئاسان بێ لە لای لە پێناوی خوایە ئەوەی کە خوا داوای لێەکە بیبەخشێ یا ڕەبی خوایە بخاتن ناو جوانەکانی خود ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نور ئیمان بخات دڵەکانمانەوە یا ڕەبی دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە موفقمان بکەی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی ئەهلی ئەم مزگەوتن و ئێستا نەخۆشن و داوای دوعای خێران لێتان کردووە یا ربي خويا شفاء بدي يا ربي خويا شفاء بدي يا شافي يا الله يا ربي رحم بمردو كان من بكي يا ربي خويا بخاتنا وجوانا كان ياخذ ماله من المال صالح بكي خزانه كان من صالح بكي من كان من جنجه كان من يا رب العالمين يا ربي ترقي بديني اسلام بدي يا ربي اركسي نيتي خرافه برانبر بديني اما برانبر بولاتي اما خويا بدردي خويا ومشغولك يا رب العالمين يا ربي اصلاحي حال من بكي يا ربي رزق من برفراوان بكي يا ربي خويا حركسي نيتي هي رزقي ام اللي تببر يا ربي خويا بدردي خويا ومشغولك يا ربي خويا بخاتنا وجوانا كان ياخذ كاربدستان من صالح وداد برور بكي آمين آمين خوشي سكان مسلمان بالرزقان هنا اللي بيعوشاكان متوانا أم آيتا والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا أما الدعوات لي أكا شوارش تدلي دعواك ياك أبي خوت تنكي توابو أوي في إسلام ببي أبي خوت تنكي تواب شاكي خوت بكي خوتا أبي في إسلام ببي وكو شون من خلق مبينيوا شو تناو حزبك ونخي نوار بوا شو تناو حزبك لبر أوي بلوباي ناو حزبك يا برز بي وخنواري نبي دسي ناكوي هولي زور زوري داو إسا خوي كردو تخنوار خوي كردو تخنوار بس لبر خاطر أوي بلوباي برز بيتوا توك أم إسلاما بهشت أنجامكي بهشت قورترين برسترين بلاكانا بيويست هولي بو بدي خود شارزاب كي لدين إسلام دوهم أوي كأيزاني لإسلاما بيويست عملي شي بيبكي زور گرنگه چونکە فێربوون بەبێ عمل سوودێکی نییە ئەوەی فێرەبی ئەبێ عملیشی پێ بکەی سێیام ئەمجا ئەبێ خەڵکیش فێرکەی ئەمجا ئەبێ خەڵکیش فێرکەی لە ئیسلامە نییە من حەقم نییە لە خەڵک حەقم نییە هەرچی بزانی گەرەی خەڵکیش فێرکەی چوارەم ئەبێ بەردەوام بانگەواز بکەی بۆ لای ڕێگای خوا بۆ لای تەوحید بۆ لای یەکخواناسی زۆر گرنگە خۆشەویستەکانم ئەم چوار خاڵە زۆر گرنگە